ئەزمموی 2 ساڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەلایەن دکتۆر ئەرسەلان بایس گرنگترین ئەو یاسایانەی کە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستاندا تێپەڕێنرا ئەگەرەکانی گۆڕانی هاوپەیمانێتیەکان لە نێو پەرلەمانی کوردستاندا لە خولی داهاتووی ئەو پەرلەمانەدا دەسەڵات و هەیبەتی پەرلەمانی کوردستان لە بەردەم حیزبەکاندا و دەستێوەردانی حیزبەکان لە پەرلەمانی کوردستان و لە ئامادەکردنی پرۆژە یاساکاندا بینەرانی خۆشەویست لە هەرکوێیەکەم سڵاوتان لێبێت ئەوانە و چەندین تەوەری تری گرنگ و پەیوەست بە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان و دەسەڵاتەکانی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە لەم چاپێکەوتنەدا ڕوبەڕووی دکتۆر ئەرسەلان بایس سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکەینەوە. دکتۆر بەخێربێت بۆ چاپێکەوتنی ئەناردی. زۆر سوپاسان دەکەم و هیوادارم بەرنامەکانتان هەمیشە سەرکەوتوو بێ. زۆر سوپاس. دکتۆر ئەمەوێت لە تازەترین زانیاریەوە دەست پێ بکەم. ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاند کە ناتوانێت پابند بێت بۆ بڕیاری پەرلەمانی کوردستانەوە کە هەر کەسێک بەپێی ڕەگەزنامەی عێراقی دەنگ بدات، واتە هەر کەسێک هەر ناسنامێکی پێبێ ئەتوانێت لە هەڵبژاردنی داهاتوودا دەنگ بدات. هەڵوێستی پەرلەمانی کوردستان لەم بارەیەوە چیە بێت؟ ئێوە چیەکەن بۆی زەمانەت بکەن بۆی ئەو بڕیاری ئێوە پەسەند بکرێت؟ ئێمە ئەمڕۆ نامەیەکی ڕسمیمان ئاراستەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کردووە لەوەی کە مەفروزە ئەوان پابند بن بە یاسایی کە ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە هەر کەسێک کە دەنگ بدە پێویستە بە پێی ئەو یاسایە شەهادەی جینسی عێراقی پێبێت. بەڵێ ئەگەر لە حاڵەتێکا کۆمیسیۆن ئەو بڕیارە نەتوانێت جێبەجێ بکات، هەڵوێستی پەرلەمان چێ بێت؟ کۆمیسیۆن ئەبوو پێشتر لەو ڕۆژەوەی ئەو یاسایە دەرچووە لە پەرلەمانی کوردستان و ئاراستەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کراوە ئەبوو ئەوسا دوای بەدەستگەیشتنی ئەو یاسایە بیوتابێ من ناتوانم ئەوە جێبەجێکەم. بەڵێ زۆر باشە. ئەگە بێنە سەر ئەزمموی جەنابەت لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە ئەتوانی پێمان بڵێ لە ماوەی 2 ساڵ سەرۆکایەتی تۆیە بۆ پەرلەمانی کوردستان چ شتێک هەیە کە لە ماوەی سەرۆکایەتی تۆیە زۆر شانازی پێوە بکەیت؟ مەسلەی شانازیکردن و شانازی نەکردن ئەمە شتێکە، بەڵام کارکردنی پەرلەمان شتێکی ترە. ئەوەی کە من لە سەرۆکایەتی پەرلەمان لەماوەی ئەو ساڵ و نیوەی ڕابردوو کە کردومە و بە ئەرکی خۆم بزانیوە ئەوەیە کە هەنگاوی یەکەم سەرۆکایەتی پەرلەمان لە ناو قوبەی پەرلەمان هێناوەتە دەرەوە، چوونەتە دەرەوەی پەرلەمان بۆ ناو کۆمەڵانی خەڵک، بۆ ناو دەستگا و دەستگا حکومیەکان، بۆ سەر ئەو پرۆژانەی کە زانیمانە وەکو پێویست جێبەجێ نەکراوە ئیشکاری لەسەر بووە لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتار کە ئێمە سەردانی ئەو شوێنانەمان کردووە. هەروەها چەند دەستەیەک وەکو دەستەی چاودێری دارایی، دەستەی نەزاها، دەستەی مافی مرۆڤ کە چەندین ساڵ بوو ئەوانە شوێنەکانیان بە شاغیری مابوونەوە پڕ نەکرابوونەوە، ئێمە ئەو شوێنانە نشمان پڕ کردوتەوە. سەرباری ئەوەی کە ئێمە چەندین یاسامان دەرکردووە لەو یاسایانە سەرچاوی زانیاریەکان کە چەندی ساڵ بوو لە شوێنی خۆی چەقی بوو نەدەچوە پێشەوە و گفتوگۆ لەسەر نەدەکرا، ئێمە ئەوەشمان دوای گفتوگۆکرد دەنگمان سەرداوە کردومانە بە یاسا و چەندین شتی تریش کە من دەتوانم بڵێم توانیمانە گۆڕانکاریەک لەو ساڵ و نیوە لە کاری سەرۆکایەتی پەرلەماندا بکەین. بەڵێ ئەگە سەبارەت بە لیژنەی مافی مرۆڤ و نەزاها قسەیەک بکەین، تا چەند ئەو دوو لیژنەیە دەسەڵاتی پێویستیانە بێت بۆ لێپرسینەوە لێپێچینەوە لە دەرەوەی پەرلەمان؟ ئەو کەسانی کە دانراون تا ڕادەیەک دوورن لە کاری حیزبی هەردوو حیزبەکەی کە ئەمڕۆ دەسەڵاتیان لە کوردستان هەیە، ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە، بە تایبەتی چاودێری دارایی هیچ پەیوەندیشی بە هیچ حیزبێکی سیاسیەوە نییە، کابرایەکی مەکتەبی، کابرایەکی مەسلەکیی لە ئیشەکانی مامۆستای جامیعەیە و باوکیشی مەشهور بووە، باوکیشی مەشهور بووە بۆی کە یەکێک بوو لە قایمقامە هەر سەرکەوتوەکان و هەرگیز نەیهێشتووە هیچ مخالفیشی قانونی بووە، تەنانەت مخالفەی قانونی لەسەر خۆی تەطبیق کردووە و خۆی قەتەڕاتب کردەوەی کە ڕۆژێک تاخیر چۆتە داوامەکەی خۆی. ئێمە کوڕی ئەو پیاوەمان داناوە خۆشی لەسەر ئاستی هەموو حیزبەکان، لەسەر ئاستی شاری هەولێر و جامیعە پیاوەکی زۆر لێهاتوو ئەکتیڤە. ئەویت کەشان هەر دکتۆرێکی جامیعەیە دامانناوە، ڕاستە لە حیزبی زەحمەتکێشانی کوردستانە، بەڵام لە پەرلەمانی کوردستان زۆر ئەکتیڤ بووە، لە پەرلەمانی عێراق زۆر ئەکتیڤ بووە، لەلایەن هەموو حیزبەکانەوە تەقریبەن مەقبول بووە، بۆی ئەومان داناوە. ئەوەی مافی مرۆڤیش یەکێکی مەسیحیمان داناوە، لە بەرەوەی مەسیحیمان داناوە چکە زیاتر ڕەبتی بە ئەوروپاوە هەیە کە ئەوروپا بەشێکی زۆری ئەو وڵاتانە وڵاتی مەسیحین، مەسیحی ئاینن، پێمانای بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوانی هەرێمی کوردستان و ئەو وڵاتانە ئەوە پیاوەکی ئەکتیڤە
بۆ ئیشکارەکان و گەیاندنی دەنجی خەڵکی کوردستان بە دەرەوە و دروستکردنی پەیوەندی لە نێوانی ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی و لە نێوانی ئەو دەوڵەتانە لەگەڵ هەرێمی کوردستانی عێراق. بەڵێ لە ماوەی 2 ساڵی تەمەنی تۆیە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەتوانی پێم بڵێ لە چ شتێک پەشیمانیت یان ئەگەر کات بگەڕێنینەوە بۆ دواوە چ شتێکە ناکرد؟ من پێم وایە مەسەلە پەشیمانبوونەوە و پەشیمانبوونەوە نییە، چونکە پەرلەمانی کوردستان زادەی واقعی ئەمڕۆی سیاسی کۆمەڵایەتی سەقافی هەرێمی کوردستانی عێراقە. ئەوەی کە پەرلەمان کردوێتی هەر نەتیجەی ئەو علاقاتی نێوانی حیزبەکان و نەتیجەی گەشەکردنی کۆمەڵایەتی سیاسی و قانونی نێوانی حیزبەکانی کوردستانە، بۆیە ئەوەی کە کراوە دیارە ئێمە تموحمان هەبوو شتی باشتر بکەین، تەفاهمی زیاتر و تەوافقی زیاتر لە نێوانی حیزبەکانی کوردستان بێ، بەڵام گەلی جاریوە هەبوو تەوافقش بۆ لە نێوانی حیزبەکانە و لە نێوانی فراکسیۆنەکانی کوردستانە بڕیار و یاسای ئەو تۆشمان دەرکردو کە بە تەوافق بێت، جاریوە هەش بۆ یاساکان بە تەوافق نەبوو بە زۆرنی و کەمینە بڕێکراوە کە من تەمەنام دەکرد ئەو یاسایانێک بە زۆرنی و کەمینە بوونە زۆر تەوافقی لەسەر بکرابایە و من بەش بە حاڵی خۆم لەو ڕۆژێک کە چوومەتە سەرۆکایەتی پەرلەمانیش دەرگاکەم واڵا بووە و هەمیشە هەوڵی ئەوەشم داوە کە زۆرێک لە تەوافق نێوانی فراکسیۆنەکان دروستکەم، بەڵام چونکە فراکسیۆنەکان ڕنگدانەوەی واقعی سیاسی حیزبەکانی خۆیانن بۆی هەر هێندەمان پێکراوە. بەڵێ ئەگەر ئەم خوڵی پەرلەمانی کوردستان بەراورد بکەین بە خولەکانی تر چی جیایەک هاتۆ لە خولەکانی کە؟ ممکنە من وەکو باسم کە لە سەرەتا کەشیە دەرچوونی سەرۆکی پەرلەمان بێ بەشێکی بۆ ناو دائیرەکانی حکوومەت لێپرسینەوەی مباشری خۆی بۆ چوونی سەر پرۆژەکانە کە هەندێک کێشیان تێدا بووە بۆ تێکەڵاوبوون بە لەگەڵ ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی کە من ممکنە لە دەیان کۆڕ و کۆبوونەوە وەرکشۆپ بەشداریم تێدا کردبێ، هەروها من مەجارێکی تەواو زیاترم کردبەوە بۆ فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن، تەنانەت لە هەندێک بۆنە لەسەر یەک مادە ئەندام پەرلەمانی ئۆپۆزیسیۆن بووە یەک دانە سەعات قسەی کردووە کە ممکنە لە دەورەکانی یان لە خولەکانی پێشووتر ئەو دەرفەتیان پێنەدرابێ. من هەمیشە ڕێگام داوە بە تایبەتی پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن ڕێی خۆیان دەرببڕن، قسەکانی خۆیان بکەن، بەڵام لە چوارچێوەیەکی قانونی بۆ پێی کە پەیڕەوی پەرلەمانی کوردستان ڕێگەی داون، تەنانەت من ئەوەشم جاریوە تەجاوز کردووە بۆ ئەوەی ڕێگای زیاتر بن قسەکانی خۆیان بکەن. بەڵێ کاگەر سەلان زۆر جار ینی ئەو ڕەخنە جددیە لە پەرلەمانێک ژیرێت کە پەرلەمان بۆتە دەستگایەک بەدەست حیزبەوە، پەرلەمان ڕادی سەربەخۆی خۆی نییە، پەرلەمان ناتوانێت لێپرسینەوە لە هیچ بەرپرس و وەزیر و کەسێکی پلە باڵا بکە، ئەوترێت پەرلەمان لە پراوێزی ڕووداوەکانە تەنها پرسە گورگانەیەکی پێکرێ و هیچی تر. تۆ وەڵامت بۆ ئەم ڕەخنانە چییە کە زیاتر ئەم ڕەخنانەش لایەنەکانی ئۆپۆزیسیۆنەوە ئاڕاستی پەرلەمانی کوردستان ئەکرێت؟ ئەو ڕەخنانە بە شەهرە زۆرەکەی لە شوێنی خۆیەتی ڕاستە، بەڵام ئەمە ئۆپۆزیسیۆنیشی لێ بەدەر ناکرێت. ئۆپۆزیسیۆن خۆشیان بە تەوجیهی سیاسی حیزبەکانی خۆیان ئاراستەی فراکسیۆنەکانی خۆیان دەکەن، هیچ فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆن نییە لە چوارچێوەی حیزبەکانی خۆیان بستنە دەرەوە و چەندین نمونەشمان لەو بابەتانە هەیە. لەسەر مەسەلەیەکی بچووکی فراکسیۆنی گۆڕان لەسەر داواکردنی کڕینی شوقە یان خانووەکانی پەرلەمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان فشاری تونی خستە سەر پەرلەمانتارەکانی خۆیان، ئەوەی کە لە تەلەڤیزیۆن دەرنەکەوت و پەشیمانبوونەوەی خۆی دەرنەبڕی لە بزوتنەوەی گۆڕان لایەن برد، لە فراکسیۆنەکەی خۆیان لایەن برد و ئەوە تەطبیق دەبێت بەسەر کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. من لەگەڵ ئەو ڕێیەی تۆم ئەو پرسیارەی تۆم بەڵێ پەرلەمان لەلایەن حیزبەکانەوە ئاراستە دەکرێت، پەرلەمان ناتوانێت بەبێ ئاگاداری و ئاراستەکردنی حیزبەکانی خۆیانەوە بە شێوەیەکی زۆر ئازادانە کارەکانی خۆیان ئەنجام بدەن. پێت وایە ئەم خوڵەی نوێی پەرلەمان ڕەنگە جیاواز بێت لەم خوڵەی تر؟ من پێم وانە چونکە واقعی کوردستان ڕنگدانەوەی واقعی سیاسی ئابووری اقتصادی کوردستان ئەمڕۆ بەو شێوەیە کە لەم خوڵی ئێستا پەرلەمان دەبینن، من لە ئاسۆیەکی نزیک نابینم پەرلەمانی کوردستان بتوانێت لەو چوارچێوەی ئاراستی حیزبەکانی خۆیان دەرچن. بەڵێ ئەگەر زۆر بە کورتی قسە لەسەر زیان و سوودەکانی و ئاراستەکردنی حیزبیە بکەین، جارێ لایەنێکی ئیجابی ئەو مەسەلە ئەوەیە کە هەر فراکسیۆنێکی پەرلەمان ئەبێ کار لەسەر جێبەجێکردنی بەرنامەی هەڵبژاردننی حیزبەکەی خۆی بکە، چونکە ئەو فراکسیۆنە بۆ نمونە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان یان گۆڕان
ئەو فراکسیۆن لەسەر ئەساسی بەرنمەیەکی هەڵبژاردن هاتووە خەڵک لەسەر ئەساسی ئەو بەرنمەیە دەنج پێداوە بۆیە مکلفە ئەو بەرنمەیە جێبەجێ بکە ئەو وعدانی بە خەڵکی داوە لە کاتی هەڵبژاردنەکان جێبەجێ بکە ئەوە لەلایەکی ئاراستەوە دەکرێت لەلایەن سەرکردایەتی حیزبەکانەوە ئاراستە دەکرێت ئەگەر ئەو فراکسیۆنە نەیتوانی یان ئەو بەرنمەیە جێبەجێ نەکرێن هەوڵی دەبۆ جێبەجێکردی ممکنە دەنگدەرەکەی کە دەنجی پێداوە لێ نیگەران بێ جاج کە دەنجی پێ نەداتەوە بۆیە من پێم وایە ئەوە لایەنێکی ئیجابی ئەو فراکسیۆنەیە کە ئەبێ ئاراستە لایەن حیزبەکانی خۆشی بکرێت لەلایەک تریشەوە ئەبێ ئەو حیزبانە پانتاییەک بدەن بە فراکسیۆنەکانی خۆیان بۆ ئەوەی لەو پانتایە بتوانن سیاسەتەکەی حیزبەکەی خۆشیان مراعات بکەن بەڵام خۆشیان ئازاد من لە هەندێک بیرۆڕە تاکو تەرا دەبینین ئەوە تاکو تەرا دەبینین بە تایبەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبینین کە هەندێک لە پەرلەمانتارەکان یەکێتی نیشتیمانی کوردستان ئیلتزامی تاویان بە بڕیارەکانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان نەکردووە زیاتر لە هەموو فراکسیۆنەکان من فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبینم و خۆشتان ممکنە بزانن لە کەناڵەکەی ئێوە لە رادیۆکان لە ڕۆژنامەکان بیرۆڕای خۆیان دەربڕیوە ئەوان لەگە هەندێک بڕیار و لەگە هەندێک تەوەجوهاتی حیزبەکەی خۆیان نەبوون بەڵام نەک 100% لەو چوارچوەیە لەو پانتایە جاری وایە ئازادیەکان هەبووە ئەژینە بڕۆ ناکەم ئۆنی من لەو ماوەیە لە پەرلەمانی کوردستان بووم هیچ حیزبێشتر هیچ فراکسیۆنیشتر مەجای ئەوەی دابێ کە فراکسیۆنەکەی لە چوارچوەی سیاسەتی حیزبەکەی خۆ بچێتە دەرەوە کاگەر سەلان ئەم خولی پەرلەمانی کوردستان بۆ تۆمەتبارەکرێت کە لە پاڵ یاسا گشتیەکانە چەند یاسایەکی خراپیشی تێپەڕاندووە کە دژ بە ئازادیەکان و دژ بە ژیانی پێکەوە ژیانی سەردەبە لە نمونەی ئەوانش دیارترینیان یاسای ڕێخستنی خۆپشاندانەکان و یاسای ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بەدەسەڵاتێکی زۆر زۆرەوە وەڵامی ئێوە چیە بۆ ئەمە دیارە چاک و خراپ نسبیە ممکنە هەندێک لە لای یەکێک چاک بێ لە یەکێکە باش بێ یان هەندێک باش بێ هەندێک خراپ بێ بۆیە ممکنە ئەو پێوانیە ڕاز نەبێ کە هەندێک لە یاسایانە یاسای خراپ بووبن یان یاسای حتی تەنانەت یاسای باشیش بووبن بەڵام ئەمە پەرلەمانە ئەگەر فراکسیۆنەکانی پەرلەمان نەگەیشتنە تەوافقێک سەر یەکێ لە یاساکان سەر پرۆژە یاساکان مەبووبی دوای محاورەیەکی زۆر بیخەیتە دەنگە و لەسەر ئەساسی دەنجی زۆرینە و کەمینە خۆ ناکرێت تۆ یاساکان هەتای هەڕا بگریان ناکرێت پەرلەمان کاری خۆی بوەستێنێ و تعتیلی پەرلەمان بکەی چونکە ناگەنە تەوافق هەمیشە هەوڵدراوە لە پەرلەمان زۆر لە تەوافق لەسەر پرۆژە یاساکان دروستکەین کە نەتوانی سەرۆکایەتی پەرلەمان مەجبورە پەناباتە بەر زۆرینە و کەمینە بەڵێ مەسەلەی هەندێک لەو یاسایانە گلەی زۆری ئۆپۆزیسیۆنی لەسەرە ممکنە گلەیەکانی هەندێکیان لە شوێنی خۆی بەڵام ممکنە زۆرینەی پەرلەمانیش کە لیستی کوردستانیە ممکنە پێی وابێ کە حەقی خۆیەتی ئەو یاسایانە قانونی بووینە ئەو یاسایانە شەرعی بووینە چونکە لە ئەنجامی زۆرینە کەمینە پەرلەمان بڕێکراوە من حەقش بۆ دەم کە لە ئۆپۆزیسیۆنە بڵێ ئەو یاسانە بەدڵنیە یاسایەکی خراپە بەڵام ئەبێ ڕێیەکەی بەرامبەرشی وەرگێ ئەوش پێ وایە یاسایەکی باشە بەڵام لەبارەی یاسای خۆپیشاندان زۆر جار محاولەمان کردو کە یاسای خۆپیشاندان پێداچوونەوەی پۆ بکرێت و ئێستاش من پێم وایە ئیشکالێکی ئەوە نیە کە پێداچوونەوەی پۆ بکرێت چونکە شەر نییە هەموو یاسایە کە دەرچووە تا ئەو یاسایە کاری پێ بکرێت احتیمالە چەندین جار هەموار بکرێتەوە بە پێی گۆڕانکاریەکانی زروف بە پێی بۆچوون و تەوافقی ئێوە کوردستانی هەڵتان ناوە پێداچوونەوەی بۆ بکرێن وەکو فراکسیۆنی یەکێتی لیستی کوردستانیش بە شێوەیەکی عام یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی تایبەتی دکتۆر چی ڕێگر بوو لەوەی کە ئەو یاسای بێنەوە پەرلەمان و پێچوونەوەی بۆ بکەن مەسلەی ڕێگری نییە مەسلەکە ئەوەیە زۆر لە تەوافق دروست نەبووە لەسەر هەموو مەسەلەکان زۆر لە تەوافق دروست نەبووە چون ئەگەر تەوافق بێ بە ئاسان دێتەوە ناو پەرلەمان بۆ ئەوی بخەیتە بەرنامەیەکان بەڵام گە تەوافق لەسەر نەبی فترێکی زەمەنی دەدەیتێ ممکنە لەو فترە زەمەنیە مەجای ئەو هەبێت کە زۆر لە تەوافق لەسەر دروست بکرێت لەسەر یاسای خۆپیشاندانەکان بۆ چوونی چ فراکسیۆنێک زیاتر لە یەکەوە نزیکە لەناو پەرلەمانە من ئێستا بە دقیقی نازام کامەیە بەڵام چەندین جار فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان بە معارەزە و بەدەسەڵاتەوە بێکەوە دانیشتین هەوڵیاندا بۆ زۆر لە تەوافق لەسەر ئەو بڕگە و مادانی کە پێویستی بە هەمارکردنەوە بێکەوە دابنیشن بەڵام تا ئەسەر گەیشتن نەتیجەی شتەواتەوە بیخینە بین بەرنامەی کار و هەموار بکرێتەوە دکتۆر باسی وت کرد کە یاساکان ناکرێت ئەوەندە ڕابژێرن بەڵام لە هەمان کاتا ڕخنێکی تر کە ئاڕاستی تۆوەکرێوەیە کە ئەڵێن یاسای ڕێخستنی بودجێ حیزبەکانی دواخستوونی خستوتە بەرنامەی کارەوە یاسای بودجەی حیزبەکان ئەوەندەی پەیوەستە بە حکوومەتەوە ئەوەندەی پەیوەستی بە تەوافقەوەیە ئەوەندە پەیوەندی بە پەرلەمانەوە نییە من دەمتوانی لە ماوەی 24 ساعتی بخەمە بەرنامەی کار بەڵام دوایی کە بە زۆرینە و کەمینە تێبپەڕیبایە دیسانگلەی ئەویان دەکرد دایاوەند یاسایەکی خراپیان دەرکردووە من بۆیە ئەو یاسایە مەخست بەرنامەی کارەوە لەگە سەرۆکایەتی بۆ ئەوەی زۆر لە تەوافقی لەسەر دروست بێ تەوافقش ئەوەیە ئایا
ئەو حیزبانە سە ئەساسێک بودجەکە وەردەگرن لەسەر ئەساسی ژمارە شەهیدەکانیان لەسەر ئەساسی مێژویان لەسەر ئەساسی کورسی پەرلەمانیان لەسەر ئەساسی دەنگدانی کۆمەڵانی خەڵک بۆ ئەو فراکسیۆن بۆ ئەو حیزبە نەگەیشتون تەوافقێک خستنە بەرنامەیەکاری هەر پرۆژە یاسایەک ئاسانە بەڵام ئەنجامەکەی ئاتی لە دەکەوێتەوە کە ئەنجامەکەی گرەی لەسەر بوو وەکو هەندێک لەو پرۆژە یاسایانەی کە ئێستا ئەو یاسای کە ئێوە گرەی لێ دەکانی خەڵک گرەی لێ دەکات دەبای ئەو یاسایش بەو جۆرە ئێمە بێڕۆین لە پەرلەمان دەنگی سەردەین ئەو ساش گرەی تر دروست بوو بۆی ئەمە نەما خستە بەرنامەی کارەوە بۆی زۆر لە تەوافق لە نێوانیان دروستکەین جارێ من دیسان دەگەڕێمەوە سەر ئەوەی کە پرسیارەکەی پێشتر کرد حیزبەکان نەگەنن نەتیجە لەسەر ئەوە حیزبەکان لە بینی خۆیان پێک نایەن کە حیزبەکان پێک نایەن کارەکە ئاراستەی فراکسیۆنەکانی پەرلەمان دەکەن فراکسیۆنەکانی پەرلەمانیش ئەو ئازادنین بەو شێوەیە کە بەدەر لە ئاراستی حیزبەکانی خۆیان کارەکانی خۆیان ئەنجام بدەن بۆیە ئەو یاسایانە دوا دەکەون ناخێنە بەرنامەی کارەوە چونکە ئەو تەوافقەی لەسەر نییە بەڵێ ئێستا پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستانە ئەو چەندی پرۆژە یاساتی لە پەرلەمانی کوردستانە بڵێ بەڵام ناخرێتە بەرنامەی کارەوە کە تەوافقی لەسەر پێم وایە ببوورە کۆی لایەنەکان پێم وایە لەسەر ئەوە نزیک بوون لە یەکەوە کە بەپێی کورسیەکانی پەرلەمان بودجەکان دیاری بکرێ نەخێر هەندێک لە حیزبەکان دەڵێن ئەبێت تاریخی ئەو حیزبە ژمارە شەهیدەکانی ئەو حیزبە ژمارەی دەنگدەر حسایی بۆ بکرێ کە ئەو ممکنی هەندێک لەو حیزبانە شمولیان دەکە ئەو حیزبانەکانی تریش کە مێژوێکی ئەو تویان نییە کە تاریخیان کەمە کە شەهیدیان کەمە کونی ئەوانش ئەویان قبول نەبێت بەڵێ دوتۆ لە 29 حوزەیرانە لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی پەلە پرۆسکێ پرۆژە یاسایەکتان تێپەڕان کە تایە ماوەی سەرۆکایەتی ماوەی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستانیشتان درێژ کردەوە زۆر بە کورتێتوانین پێم بڵێ بۆ ئەمەتان کرد بۆ بارودۆخە کە ئەو ناڕزاییە توندەی ئۆپۆزیسیۆن هەبوو ئەو پرۆژە یاسایەتان تێپەڕان جاکەی ئۆپۆزیسیۆن ناڕزایی نەبووە کەی ئۆپۆزیسیۆن قسێکی خەی لەسەر حکوومەت و سەر پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان کردووە هەر ئەگەر تازی ئاتونیش بخەیتە سەر یاساکان و پرۆژە یاساکان ئۆپۆزیسیۆن قسێکی خەی لەسەر ناکە ئەمە چیان دووەمیان لە خولی پێشووی پەرلەمان کاتێک پەرلەمان خۆی درێژ کردەوە و لە کوبنەوەیەکی نەئاسایی ئیستیسنایی دەنگیانە سەر پرۆژەی دەستورەکەدا ئێستاش سەحافە باسی ئەوە دەکات و حیزبەکان باسی ئەوە دەکەن و ئۆپۆزیسیۆن باسی ئەوە دەکات دەڵێن لە دانیشتێکی نایاسایی ئیستیسنایی ئەو کارایان کرد بۆیە ئێمە نەمانویست بکەوینە عوتڵە و کوبنەوەی ئیستیسنایی بکەین بۆیە ئێمە ئەو کارەمان پێش عوتڵەی هاوینە ئەنجامدا بۆی ئەو ڕخنەیە ماڵی نەگیری بەڵێ ئەوەی لەو ڕێکەوتنە ئاشکرایە ئەوەیە کە ڕێکەوتنەکە سەرەتا ڕێکەوتنێکی سیاسی بوو لە دەرەوە لە نێوانی یەکێتی و پارتیە بەبێ پرۆژە یاساکەش دەستکەوتی پارتی دیارە کە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بۆ 2 ساڵ بەڵام ئەتوانی پێمان بڵێ کە دەستکەوتی یەکێتی چی بوو لەو ڕێکەوتنەیە دەستکەوتێکی ملیە دەستکەوتی میلەتەکەمانە دەستکەوتێکە کە چارەنووسی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانی یەکلا کردەوە لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بە ئێلحاحەوە دەیویست ئەو پرۆژەی دەستورە بخرێتە ڕیفراندۆمەوە ئۆپۆزیسیۆنیش دەیانویست ئەو پرۆژەی دەستورە بچێتە ناوهۆڵی پەرلەمان و مناقەشە بکرێت کە ئەویش نایاسایی بوو یەکێتی نیشتیمانی کوردستان هات پرۆژەیەکی گەڵاڵە کرد ئەویش ئەوەی نەبچێتە ڕیفراندۆم و لەسەر ئەساسی داواکاریەکەی پارتی نە لەسەر ئەساسی گۆڕانیش بچێتە ناوهۆڵی پەرلەمان کە نایاسایی بوو هات پرۆژەیەکی تازەی ئامادە کرد ئەو پرۆژەی لایەن فراکسیۆنی کوردستانی و پێشکەشکرا لەوەی کە وادەی پەرلەمان درێژ بکرێتەوە بۆ 11 انتخاباتی پەرلەمانیش لە 21 نۆ بکرێت بۆ ئێمە وتمان تا 11 درێژ بکرێتەوە پەرلەمان چونکە انتخاباتی پەرلەمان لە 21 نۆیە هەموو انتخاباتێکیش نزیکەی مانگەکی دەوێت بۆ ئەوەی فەرزی ئەسوات دەکرێت ئەوەی ناڕازیە شکات دەکات لە محکەمە نەتیجەی محکەمە دەرەسێ پێویستی بمانجێکە بۆی ئەمە کردمانە 11 ئەوەی وادەی سەرۆکی هەرێمیش ئێمە پێمان وابی ئەو گفتوگۆ ئەو مشتومڕ و ئەو مناقەشەی لە نێوانی پارتی و لە نێوانی ئۆپۆزیسیۆن هەبوو لەسەر پرۆژەی دەستوری هەرێم ئەمە یەکلایی بووە ئەمە ئەو یاسایەیە ئەمە ئەو یاسایەیە کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە دەڵێ لەو ماوەیەدا کە لە مادەی یەکەمی ئەم یاسایە دیاریکراوە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە سازان هەموار دەکرێتەوە لەکوێ هەمار دەکرێتەوە لە پەرلەمانی کوردستان هەموار دەکرێتەوە پێشتر لیژنەیەکی هاوبەش لە چەشنی لیژنەکەی کە ئەم پرۆژەی دەستورەی نووسیوەتەوە لیژنێکی وا پێک دێ لە پەرلەمانتارەکان لە نوێنەری حیزبەکان
لە پسپۆر و شارەزایانی بواری قانونی دەستوری پێک دێ ئەو لیژنەیە بەو بڕگە و ماداندا دەچێتەوە کە قابلی هەموارکردنە کە قابلی هەموارکردنە هەموار کرایەوە بە تەوافق دەچێتە پەرلەماندا یەسە دەدرێ بۆ دوای بچێتە ڕیفراندوم. دەستکەوتێکی نیشتمان کوردستان لەوەدایە کە پرۆژەی گەڕانەوەی پرۆژەی دەستوری بە قانون گەڕاندەوە بۆ پەرلەمان کە جاران بە قسە بوو هیچ شتێکی لەسەرەوەی قانون نییە. بەڵێ باشە بەڵام لەو قانونەیە بۆ نمونە ینی باس لەوە نەکراوە کە دەستور لەناو پەرلەمانی کوردستان دەستور ئەگەڕێتەوە بۆ پەرلەمان بۆ هەموارکردن باسی ئەوە نەکراوە بە ڕوونی جێگیر نەکراوە کە لەناو پەرلەمانە هەموارەکرێتەوە بە ڕوونی باسی ئەوە نەکراوە کە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانە لە سەرۆکاتیەوە گۆڕێ بۆ پەرلەمانی کە ئەمە ئوشتە بوو ساڵی پار تاڵەبانی و نەشورۆ مستەفا لە دەباشان لەسەری ڕێککەوتن یعنی هیچێکە لەم خاڵانە بە ڕوونی لەو یاسایە جێگیر نەکراوە ئایا ئەوش تەفسیر نییە ئەمە بیر و بۆچون نییە کە باس لەوە کە نەگەڕێتەوە بۆ پەرلەمان بەڕوونی ببوورە ئەوش جێگیر نەکراوە بە ڕوونی تایە تەنانەت کە دەستور پێش ڕاپرسی هەموارەکرێتەوە یعنی ئەگەر ئەمە بە ڕوونی جێ بکرێتەوە لەو یاسایە باشتر نەبوو بۆ ئێوە من پێم باش جارێ پرسیارەکە جەناب تەصیح بکەم دەستور نییە ئەگەر دەستور بێ قسەی تۆیە بەڵام دەستور نییە پرۆژە یاسای دەستور پرۆژە یاسایە کە پرۆژە یاسای دەستورە کەواتە ناچێتە ڕیفراندۆم نابێ بە دەستور ئەگەر بڵێ دەستور کەواتە ئەچێتە ڕیفراندۆم دەدێتەوە بۆ ئەوە لەوانەیە بۆ کورد بڕی پرسیارەکە بوو مەبەستم نە ئەو دەمێک باسی ئەوە دەکرێت کە دەڵێن دەستور کە دەڵی پرۆژەی دەستور ئێوە خۆشتان لە نالیا لە پەیجەکەی خۆتان دیراسێکی قانونیتان بڵاو کردەوە دەڵێن بڵێ پرۆژەی دەستور چووکە نەوتراوە دەستور دەگەڕێتەوە پڕ ئەگە بۆ ترابای دەستور دەگەڕێتەوە کەواتە بێ بچێتە ڕیفراندۆم ئینجا بگەڕێتەوە بۆ هەموارکردن کە دەڵێ پرۆژەی دەستور کەواتە ناچێتە ڕیفراندۆم کە ناچێتە ڕیفراندۆم لەکوێ هەموار دەکرێتەوە لە پەرلەمانی کوردستان هەموار دەکرێتەوە ئەمە وتارەکەی سەرۆکی هەرێمە لە وتارەکەی سەرۆکی هەرێم کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیشە دەڵێ دوای هەڵبژاردنەکانی 21/9/2013 دەست بەجێ لە کۆبوونەوە دەست پێکەکانی سەرۆکایەتی پەرلەماندا بە زووترین کات میکانیزمێک بدۆزنەوە بۆ ئەوەی لە ماوەی کەمتر لە ساڵێکدا بگەنە تەوافق لەسەر هەموارکردنی پرۆژەی دەستور ئاراستەی چێکراوە دەڵێ پەرلەمانی کوردستان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەڵێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان خۆ ناتوانێت خۆی ئەوە بکە بە لیژنەیەک دێکە سەرۆکاتی پەرلەمان سەلاحیەتی ئەو شتانەی نییە هیچ کاری سەرۆکاتی پەرلەمان ناکرێت کارەکان بە لیژنەی پەرلەمانی لە هۆڵی پەرلەمانەوە دەکرێت اینجا لە ڕووی یاساییەوە ئەو دوو دەستەواژەیە هیچ جیاوازیەکیان نییە ینی بۆ سەرۆکی هەرێم نیە و ئاراسی پەرلەمانی کوردستانێکین هیچ فەرقی نییە ئاراسی سەرۆکاتی پەرلەمان دەکرێت ئاراستەی سەرۆکاتی ئاراستەی پەرلەمان ناکرێت هەموو نووسراوێکی سەرۆکی هەرێم ئاراسی سەرۆکی پەرلەمان دەکرێت ئەمەش فازڵ میرانیە فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە لە چاوپێکەوتنەکەی لەگە شار ئەگە بگەڕێنەوە بۆ شار بە ئاشکرا دەڵێن نەک هەر پرۆژی دەستور گەڕاوەتەوە بۆ پەرلەمانی کوردستان دەڵێن لەو ساوە کە سەرۆکی هەرێم نامەی حیزبەکانی بە نامەیەکی ڕسمی ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە دەڵێ پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە تەوافق لە نێوانی پەرلەمان و حیزبەکانی کوردستان و خەڵکانی پسپۆر و ئەو لیژنەی کە جاران پرۆژی دەستوری نووسیوەتەوە ئەوانە هەمویان پێک بێن بۆ ئەوی پرۆژەی دەستوری کوردستان بە تەوافق هەموار بکرێتەوە کەواتە لەو نامەی سەرۆکی هەرێم کە لە مانگی 6ەوە ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد لەو ساوە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان گەڕاوەتەوە بۆ پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان ئەبێ هەمواری بکاتەوە بەڕێزان پاشم ناوبڕە کورتا گەڕێنەوە لاتان